سەبارەت بە کەیسی ئەوانەی کە پێیان دەوترێ گیرفانسازی ئەوانەی کە خوێندویانە لەسەر گیرفانی خۆیان دیارە ئەوانە ماوەیەکی زۆرە هەولی ئەوە دەدەن ئەو بڕەپارەیان بۆ بگەڕێنرێتەوە کە لە خوێندە سەرفیان کردەوە کە مافێکی سەرەتایی و یاسایی خۆیانە دیارە ئەوانەی کە بەڕێگەی تواناسازی چوون پارەیەکی زۆریان بۆ سەرف کراوە ئەوانش کە هاوڵاتی ئەم وڵاتەن و حەزیان بە خوێندن بۆ مافێکی خۆیانە دیارە ئێمە ماوەیەکی زۆرە لەسەر خەت بووینە لەگەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی دوجار وەزارەتی دارایی ڕەزامەندی لەسەرەوە دەربڕی کە ئەو بڕەپارەیان بۆ بگەڕێنرێتەوە بەڵام بە قۆناغبەندی مانگانە 100 ملیۆن دیناری تەرخان کراوە بۆ گیرفانسازی بەڵام ئێمە پێمان وایە بۆی دادگەری زیاتر بەرقرار بێ دەبێت ناوی ئەو دەرچوانە بخرێتە قورعە هەریەکێ بزانی کەی ناوی دێ کەی سڕی دێ چونکە هەمیان بە قەرز خوێندیانە قەرزێکی زۆر لە سەریان کۆبوتەوە ناکرێ هەر کەسێ بچێ واستەیەک بکات و ناوی پێش بخرێ ئەویتر دوا بخرێ لەلایەکەوە دەبێت بکرێتە قورعە و لەلایەش تریشەوە بێ پێمان وایە بڕی 100 ملیۆن دینار کەمە مانجی هەر دەکرێت بەشی دوو کەس یان سێ کەس یان چوار کەس دەکات ئەو بڕەپارە زیاد بکرێ بە 200 ملیۆن بۆی پرۆسەکە بە خێراتر بڕوە و ئەوانیش بە خێراتر مافی خۆیان وەربگرنەوە.